خلاص. سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە بەرنامەی کورد لە سینەمای ئێراندا. لە بەرنامەی پێشوودا باسمان لەسەر زنجیرە فیلمێکی بەڵگەیی بە ناوی پێشمەرگان کرد. ئەم فیلمە لە دەرهێنانی موحسێن هادیە. لەم بەشە لە بەرنامەکەدا دیسان بە هاوڕێتی چەند میوانی دیکە ئەم زنجیرە فیلمە لێک دەدەینەوە تا کۆتایی لەگەڵمان بن. ئەگەر بە کورتی چاوێک بەسەر مێژووی دەسەڵاتدارەتی داگیرکەرانی کورد لە چوارپارچەی کوردستان بخشێنین، بۆمان دەردەکەوێت کە ئەم ڕژیمانە هەر یەک بە جۆرێک لە جۆرەکان هەوڵیان داوە بۆ سەرکوتی بزوتنەوەی ڕەوا و مافخوازانەی خەڵکی کوردستان. کەڵک لە هەندێک خەڵکی نەفسنزم و بێ ئیرادە وەربگرن لە دژی بزوتنەوەکە. مێژووی کوردیش هەڵگری بوونی کەسانی لەو چەشنە بووە و ئەم جۆرە زاتانە بەردەوام ئەو کردیانە وەکو پەڵەیەکی ڕەش بە ناوچاوانیانەوە بووە. لە ئێرانیشدا و پاش بە دەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامی ئەم ڕژیمە کەوتە هەوڵ بۆ دامەزراندنی ڕێکخراوە و دامەزراوەی لەو جۆرە و هەوڵی چەواشەکارانەی خۆی خستۆتە گەڕ توانی خەڵکانێکی بێ ئیرادە و نەفسنزم لەژێر چوارچێوەیەکی دوژمنکارانە کۆبکاتەوە. بەڵام ئەوەی گرنگە لێرەدا کۆماری ئیسلامی بە چ مەبەستێک و بۆچی ئەم زنجیرە فیلمەی بەرهەم ئاوردووە. بەرهەمهێنانی فیلمگەرێک لەم جۆرە بە مانای واتە بەخشین و ڕێزلێنانە لەوانەی دەست و دڵیان ئاوەڵا بووە بۆ فرۆشتنی نیشتمان و بۆ دژایەتیکردنی بزوتنەوەی ڕەوای گەلی کورد؟ بۆچی مەگەر ئەوانە ئەتوانن نیشتمان بفرۆشن یان تەنیا تا ئێستاکە وەکو مۆرەیەک کەڵکیان لێ وەرگیراوە و بۆ داچۆڕینی زیاتر و شەرمەزاریان؟ گرای مخالف امروز فردا هر یکی برای خودش هر یه چیزی میخواستن، ولی ما با جمهوری اسلامی پاوشیدیم. یه شبه نشستن و با هم جلسه بستن که دیگه اینو ما قبول نمی کنیم. رفتن با سپاه سنندج هماهنگ شدن با مرحوم حاجی میکائیل محمد گلانی، فرمانده گردان بودن اون موقع ایشون. اسلحه گرفتن و 2 روز بعدش برگشتن روستای دولت. کرمانشاه درباره آذربایجان غربی فقط 3 تا روستا بود مسلح شده بودن. اول آسیا برق نشور حاجی میکائیل، دوم اسلام آباد، سوم دولت. اطراف همه کومله و دموکرات بودن اون موقع. تمام. لەڕاستیدا دوای ئینقلابی ساڵی 1350 کە نەسڵی پێش ئێمە لەڕاستیدا پڕاوپڕ بەشداری ئەم ڕووداوە گەورە سیاسی کۆمەڵایەتی بووە لە مێژووی ئێران بە گشتی و مێژووی کوردستان بە تایبەت. لە کوردستانی ڕۆژهەڵاتە طبعاً بزوتنەوەی ڕزگاری خوازانە و دموکراسی خوازانە و عەداڵەت خوازانەی کورد بە ئاقارێکی ترا ڕۆی بە پێچەوانی گوفتمانی مرکز کە لە فەروەردینی 1350 بە فراوانی بەشە غەیرە کوردەکان یا بەشەکانی تری ئێران دەنجیاندا بە سیستمی تازەی کۆماری ئیسلامی و خومینی بوو بە ئوستورە و کاریزمای گوتاری جمهوری ئیسلامی. لە کوردستانە کامەڵەن شتەکە بە پێچەوانە بوو، یعنی کامەڵەن غەیرە مەذهبی و سێکولار و تەرەفداری ئازادی و دموکراسی و تەجروبەیەکی کامەڵەن تازە بوو کە خەڵکی کورد وەک جۆرێک لەدایکبوون و دووبارە سەر هەڵدانەوەی بزوتنەوەی کورد کە تەبعاً تاریخەکەی هەمومان ئەزانین لەکوێوە سەرچاوەگرێ یا فەراز و نەشیب ئەم تاریخە مبارەزەیە و بەسەر هەڵدانی ئاشکرای خەباتی کۆمەڵەیش و بە پەرەسەندنی جۆغرافیای سیاسی بزوتنەوەی کورد بەرەو مەناتقی جنوبی تر سنە و کامیاران و
بەرە خواردتر کرماشان و شوێنانەی تر بە پەرسەندنی ئەم جغرافیای بزوتنەوەی کورد و خۆلاسە هاتنە ئارای گفتمان هەی جیاواز و جملە گفتمانی کۆمەڵە لە کوردستان لە جنوبی کوردستان بە تایبەت دامەزراندنی ڕێکخراوی پێشمەرگە مسلمان لەلایەن ڕێکخراوی مەکتەبی قورئان یا بە ئیستلاح ئەو ڕێکخراوەی کە طرفداری دروستکردنی حکوومەتی ئیسلامی بوو لە کوردستان لەو کاتەوە بە طرفداری سازش بوو ساخت و ساز بوو لەگەڵ حکوومەتی تازە بەدەسەڵات گەیشتووی جمهوری ئیسلامی لە ڕاستیدا دامەزراندنی ڕێکخراوی جاشەکان یا پێشمەرگە مسلمانەکان و دەرکردنی گۆڤاری ئامانج لە پاییزی 58 کە ئەو کەسانی کە لەم بابەتۆ تاریخنگاریان کردیان نووسویانە ئاماژەی پێەکەن لە ڕاستیدا یەکەم بۆ بەرپەرشدانەوەی گوتاری ڕزگاری خوازانە و دموکراسی خوازانەی خەڵکی کورد وە لە ڕاستیدا بۆ بەلاڕێدابردنی بزوتنەوەی ڕزگاری خوازانی کورد وە بەرپەرشدانەوەیەکی نظامی حزب ڕۆژهەڵاتیەکان لەوانە کۆمەڵە و دموکرات کە بە فراوانی لە سەراسەری کوردستانە نفوزی خۆیان بوو چالاکی بەربڵاوی سیاسی مەدەنی اجتماعی و نظامیان طبعاً خەریب و وردە دەست پێ کرد. ئەمە فەرمانی هێرشی خومینی بۆ سەر کوردستان لە ساڵی 58 لە هاوینی 58 بەملا زۆرتر هاتە ئاراوەوە و لە ڕاستیدا ئامانجێکی هەمەلایەنەی سیاسی نظامی لە کوردستانە ئەپێکا کە تا ئێستش تاوان لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازی خۆیان ماون بە هەموو ئەو فەرازۆن شیبەی کە دیویەتی بەخۆی و خۆلاسە ڕێکخراوگەلی جیاواز بەڵام کەماکان لەو کاتۆ ئامانجی سەرێکیان بریتی بۆ لەمانەی کە بە کورتی ئێمە ئاماژەمان پێکرد. بەڵام بۆ خۆم وەکو پەدیدەی جاش ئەگەر لە سەری بدوێم و ئەگەر بنیام چاوی لێ بکە پەدیدەی جاش شتێک نییە مختص بوو بێت تەنیا بە کورد و بە کوردستان. ئەگەر چاوێک لە مێژووی بزوتنەوەکان بکەیت لە هەر شوێنێکی ئەم دنیا بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی بوو بێت پەدیدەی جاش و خۆفرۆش و ئەو جۆرەشتانە هەر بۆ جا لە ناوەکانیان فەرقی کرد لە شوێنێک پیان وتراوە مزدوو خائێن خۆتفرۆش نازانم لای ئێمەش بە ناوی جاش بەناوبان کراون. بەڵام ئەوەی ئەگەر بدوێن لەسەری ئەم نەسڵەی کە خۆفرۆشن و جاش و خائێن و لەم سەردەمەی کۆماری ئیسلامی و لە سەردەمی ئێمە بوون ئەمانە ڕاستیەکە لەگەڕێ بۆ کاتێک کە لە ئێران لەلایەن گەلانی ئێرانەوە شۆڕشێک کرا و شۆڕشەکە بەرحاڵ کۆماری ئیسلامی توانی دەستگرێ بەسەر دەستاوەردەکانی ئەو شۆڕشا و شۆڕشەکە داگیر کا بۆ خۆی. وەختێک ئەو شۆڕشەی داگیر کرد تەنیا شوێنێک لە خاکی و لە وڵاتی ئێرانە کەما بووە بەدەست شۆڕژگێڕانە بوو بەدەست خەڵکی شۆڕژگێڕۆ بوو ناوچەیەک بوو کە پێمانەوت کوردستان. لە کوردستانە هێشتا کۆماری ئیسلامی نەیتوانی بوو بەرهەمەکانی ئەو شۆڕشەی کە جەماوەرکردبوویان داگیری بکات و دەستی بەسەرا بگرێت. لەو شرایەتا بوو کە کۆماری ئیسلامی هەوڵی ئەدات دەستگرێ بەسەر کوردستانی شاو و کوردستان داگیر بکات و بیخاتە ژێر ڕکێفی خۆیەوە. هەرچیەک هەوڵ و تەقەلا و پەلەقاژەیە کرد نەیەتوانی بێ. بەڵام لە کوردەواری ئێمەیشا بەرحاڵ کۆمەڵک کەسی کۆنە ساواکی کۆمەڵک کەسی نەفز نزم جەماعەتی مەکتەبی قورئان و ئەحمەدی موفتیزادەیی کۆمەڵێک ئینسانی منفعەت تەڵەب لەلایەک کێشەی زەویزار لە نێوان جوتیار و بڕێک لە ئاغاکانە کە لە بەینابوو ئەو بەشە لە ئاغاکان و بڕێکیان نەک هەمویان ئەمانە لە دەوری یەک بە تایبەتی لەژێر کاریگەری ئەحمەدی موفتیزادا وەکو مەکتەبی قورئان کۆبوونەوە و شتێکیان بە ناوی پێشمەرگەی مسلمان دروست کرد و سەرەتا مەکتەبی قورئان بوو کە ئەمانە تەئسیر و کاریگەری زۆریشیان بوو لەسەر ناوچەکە. بەڵام لە کولیەتی خۆیان ماهیەتی ئەو هێزەوا بوو دروستبوونەکەیشی هەڵەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمانەی کە کوردستان بەدەست هێزی پێشمەرگەوە بوو. شار و دیاتەکانی کوردستان لەلایەن هێزی پێشمەرگە و شۆرای شار و دێهات و کۆڵانەکان و ئیدارەیەکرا و جمهوری ئیسلامی هەرچێک هەوڵێدا داگیریکا بۆی نەیەکرا جا بۆیە پێویستی بە شتێک بوو لە ناوخۆی کوردستانەوە. عەرزم کردم تعدادێک کەسانی نەفزنزم تعدادێک کەسانی کۆنە ساواکی هەبوون تعدادێک کەسانێک بوون کە فقط بە شوێن بەرژەوەندی و منفعەتی خۆیانەوە بوون و لە پاڵ ئەمانەشا بوون کەسانێک لە ڕووی دەستەنگی و فەقر و بێدەرەتانی و مشکلاتی ژیانی خۆیان و تێکەڵ بەم هێزە بوون کە ئەم نەسڵە زۆرتر دوای گرتنەوەی کوردستان و دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و بەڵام ماهیەتی دروستبوونی و هێزە هەڵەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمەی کەوا کوردستان بە دەست پێشمەرگەوە بوو
و شێوازی دروستکردنەکەی شێوەی کە من بە خوێندنەوەی خۆم و بیرەوەری خۆم و زانینی خۆم بینیومە بەو جۆرە بووە. هەروەکو چۆن لە ناو هەموو کووردا لە بەشەکانی تری کوردستانیشا چەمکی جاش بۆ کەسانی کە دژ بە خەڵک دژ بە ئامانجەکانی خەڵک دژ بە خواستی بجووتنەوەی خەڵکی کوردستان دژ بە خواستی چەساوەکان و زەحمەتکێشان و هەموو کەسانی کە تێئۆکۆشن بۆ دنیایەکی عادڵانەتر و ئازادتر و ئەزمونێکی دموکراتیک تاقیب بەکەنیان لە ئامانج و استراتژیاوانە قەراری هیچ وەخت پێگەوجێگەی هیچیان پێیان نەکردووە غیرە زەوەی کە ئەوان پاڵیان بە دەوڵەت داوە و لە نەزەری خەڵکەوە نەزەری جەماوەری خەڵکەوە ئەم کەسانێکن کە دژی خەڵکەکەی خۆیان دژی میلەتەکەی خۆیان دژی نەتەوەکەی خۆیان دژی شوناس و هویەتی خۆیان و دژی ئەرزشەکانی خەباتی ڕزگاری خوازانەی گەلەکەیان و دژی هەموو ئەو مافانەی کە مافە سەرەتاییەکانی خەڵکم ڕاوەستاونەتەوە و بەشێکن لە سیستمی سەرکوب لە کوردستان بەشێکن لە سیستمی حاکمیت کە فەزای ئەمنیەتی کوردستان تەشتی دەکاتەوە بەشێکن لە ماشینی بێڕەحمی سەرکوت لە کوردستانە کە ڕحم بە گیان و ماڵی خەڵک ناکەن ڕحم بە جوانەکانی ناکەن ڕحم بە هیچ شتێک ناکەن بۆیە لەم بابەتۆ نمایەندەگی گوتاری سەرکوب بکەن لە کوردستانە ئەویش بۆ ئامانجێک کە بڵن ئەمانە ئەتوانن خۆدی خەڵک بن ئەمانە ئەتوانن ببن بە نوێنەری خەڵک و حاکمیەتکەن لە کوردستانە لە نظری حاکمیەتەوە بۆیە پێم وابێ هێزێکی ئیتر ڕێژەکەی چەندێک بێ کەمیا زۆر فەرق ناکە بەڵام هێژێکی ترۆ و تەری کەوتون هێزێکی بێنفوزن کە هیچ پایەکی ئیجتماعیان نییە غەیرە دار و دەستەهایەک و گروهایەکی مافیایی کە لە ڕاستیدا بە پشتیوانیەکی گەورەی ماڵی وە نظامی ڕێکخراون و ئامانجی شومی سەرکوت و خلاصە بەرەوبردنی سیاسەتی نظامی لە کوردستانە لە مەقتع جیاوازەکانە بەڕێوە بنەوەی سێش کەماکان پێما بێ وە زۆر زۆر ئاشکرایە کە ئەم تاقم و دار و دەستانە کە لە ڕاستیدا دار و دەستە و تاقمن هەتا ئەوەی بەشێک من خەڵک هیچ پێگە و جێگەیەکی جەماوەریان نەبووە و نیانە و کەماکان دار و دەستە و تاقمهایەکی دژە خەڵک ناخۆشەویست بوون و هەن هەروەکو وترا بەشێکن لە سیستمی سەرکوب لە کوردستان خودشان رسیده بوده به روستای حاجی رفت با مرحوم حاجی میکائیل خبر داد و تاینام همان کردن با سپاه فردا نیرو جمع جور شد و برگشتن بیان برفم بود بچه‌های اسلام آباد گفتن چیه گفتم والا دولاب درگیر فوراً یه ماشین آوردن من سوار کردن رفتیم پیش حاجی میکائیل خدا بیامرز توی روستای میشه گفت چیه ماموریم گفتم به خدا دولاب درگیره و احتمال داره الان آبادی سقوط کنه ئەو سەردەمانە بکەیت کە خومینی خۆی فتوای هێرشی بۆ سەر کوردستان دا و بەنی سەدریش بڕیاری داوتی هیچ کەسێک بەنی پۆتینەکانی نەکاتەوە تا کوردستان لە غایلێ زێدە ئینقلاب پاکسازیەکەن ئەگەر چاوی لەو سەردەمە بکەی هەرچیە دەوڵەت هەوڵێدا نەیەتوانی کوردستان بگرێتەوە هێزێکی پێشمەرگە هەبوو و خەڵکێکیش لەگەلیا تۆ نەتەتوانی خەڵک و پێشمەرگە لە یەک جیاکەیتەوە بەڵام ئەو هێزەی کە بوونە داردەسی کۆماری ئیسلامی پێکاتوو بوون لەو مەجموعە نەسڵی کە من پێشتر لە پرسیاری پێشووترتانە عەرزم کردن ئەمانە بوونە گۆپاڵێک بەدەست ڕژیم و ئەمانە شارەزای منتەقە بوون بەڵەوی کوچە و کۆڵان بوون بەڵەوی کەژوکێو بوون خەڵکەکانیان لە نزیکەوە ئەناسی ئەمانە دەور و تەئسیر و کاریگەری زۆریان بوو لە بەقەولی ڕژیم کە ناوی نابوو پرۆسەی پاکسازی کوردستان لە زێدە ئینقلاب لە شناسایی و ناساندنی دۆستان و لایەنگرانی شۆڕژ لە هین هەموو حیزب و ڕێکخراوەکان نەگەوەی فقط بڵێ سەرفەن مختص لەسەر یەک حیزب کاریان کردبێ لە دۆزینەوەی دۆستان و لایەنگرانی ئەو حیزب و ڕێکخراوەکان لە مەدارس لە ئاموش پەروەرش لە ئیدارات دۆزینەوەی تێکۆشەرانی حیزب و ڕێکخراوەکان و معرەفیکردنیان بە ئیداراتی اطلاعات و ئەرتەش و سپا ئەوانەی کە لە ناو گەڕەکەکان لە شۆرای شارەکان لە ناو محەلەکان چالاک بوون و ئاکتیو بوون دوای ئەوە وەکو لە قالبی گروهی زەربە تا متشەکل بوون ئەمانە دۆڵا و دۆڵ ئەکەوتنە بەر سپای پاساران و بۆ هێرش بردنە سەر هێزی پێشمەرگە بۆ شەڕکردن لەگەل پێشمەرگە و ئەمانە توانیان جەمعێکی زۆریشیان دابەگیر جەمعێکی زۆریان لەسەر کاردا بە دەرکردن جەمعێکی زۆر لە خانەوەدەکانیان دا بە تەبعیدکردن و دوورخستنەوە لە
شوێنی خۆیان و لە زێدی باب و باپیریان تەبعید کران بۆ شارەکانی دەرەوەی کوردستان ئەمانە هەمووی لەژێر کاریگەری و هاوکاری ئەم نەسڵا بوو کە ئێمە لە کوردستان ئیسەیش پیانەڵێن جاش و کەلیمەی جاشیش بووەتە شانازیەکی گەورە بۆ ئەوان و ئەگەر تۆ چاوێکی لێ بکەیت لەشکرێکی سپای یا مەسەڵەن فەردێکی سپا کە مەسئولی بەشی ئەمنیەت بوو مەسئولی بەشی ئیتلاعات و مەسئول شتێک بوو ئەگەر کەسێک لە مازەندەران لە ئیسفەهان لە ڕەشت یا لە شوێنەکانی ترۆ وەختێک ڕوویە کردە کوردستان بەڕاستی ئەو نێزانی کێ چالاکی سیاسی و کێکەیە و ئەو نێزانی پێشمەرگە لە کام دۆڵە و لە کوێیە و لە کام شاخە و لە کام دەشت و پێدەشت خەریکی ئیسراحەت و کار و چالاکی خۆەتی ئەوانەی کە ئەم شوێنانەیان شناسایی کرد و کەوتنە بەریانەوە هەر هەمان کەسانن کە پیانەوە ترێجاش تەسیری زۆریان بتوانیان نەسڵێکی زۆر لە شۆڕژگێڕان لە ئیدارات دەرکەن توانیان جەمعێک بدەن بە ئەدامکردن جەمعێک ڕەوانەی زیندانەکان بکەن جەمعێک بە خۆیان و بنەماڵەکانیان وا لێ بکەن تەبعیدیان کەن بۆ شارەکانی تر کەم نەبوون ئەو ماڵانە جیاواز لە فشاری ڕۆحی بۆ خۆیان یان وەکو گرتن و ئیعدام و شکەنجە و زیندان و دەربە دەرۆشتانە حتا بە کەلوپەلی ناوماڵەکانیشیان ڕەحمیان نەکرد کەوتنە بەریانەوە هەموو کەلوپەلی ژیانیشیان مسادرەکردن ئەمە مەجموعی ئەو کارانە بوون کە توانیان بەو جۆرە هەم فشارێکی زۆر بخەنە سەر خەڵکی پێ بترسێنن و هەم بتوانن هێزەکانی ببنە چاوساخی هێزەکانی ڕژیمیان هێنەوە ناوچەکانی کوردستان و لە جێگیربوونیان و لە سەقامگیربوونیان ئەوەی کە هەنوو مەوجودن ئەم هێزە دەوری کاریگەری و ئەم هێزەی کە لە بۆ خۆیان بەخۆیان ئەڵەن پێشمەرگەی مسلمان و ئێمەش پیان ئەڵێن جاش خەڵکیش پیان ئەڵەن جاش پێشمەرگەی مسلمانی کورد ئەم ناوە بۆ خەڵکی کوردستان ناوێکی نامۆ نییە و بە دیوەکەی دیکەدا کە زۆر باشتر و پڕ بە پێستی خۆی ناولێنراوە مەبەستی لەو کەسانەیە کە دژی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی کورد هەڵوێستیان گرتووە و خۆیان خزاندووەتە ناو بەرەی دوژمنانی خەڵکی کورد خۆفرۆش و جاش و پێشمەرگەی مسلمان هەڵگری یەک واتان و ئەوەشی کە زۆرتر دەم بەدەم لە ناو خەڵکی کوردستان دێت و دەچێت وشەی جاش و خۆفرۆش بووە و لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامیشەوە وەکو دانی ئەتیکیەتێک پێشمەرگەی مسلمانیان پێ دەگوترێ خۆفرۆشانی کورد و هێزەکانی بەسیج بە درێژایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەکو باسکی سەرکوت لە ناوخۆی کوردستان چالاک بوون و ئەم واتایە ڕەنگ بێ بە پێی لێکدانەوەی نوێی بەرپرسانی کۆماری ئیسلامی گرنگی تایبەتی هەبێت نۆژەنکردنەوەی ئەم ڕێکخراوە ئیرتجاعی و کۆنەپەرستە و دژی بزوتنەوەی خەڵکی کوردستان و گرنگی دانێکی زیاتر بەکاری ڕێخستنی ئەم هێزە و گرتنی کنگرە بۆیان و بەرهەمهێنانی فیلم لەسەر ئەم ڕێکخراوە بۆ کۆماری ئیسلامی هەڵگری مەبەستی تایبەتە ئەم هێزە هاوشان لەگەڵ هەموو گۆڕانکاریە ناوخۆیەکان وەکو لایەنێک کەڵکی تایبەتی لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی لێوە وەرگیراوە. زۆرتر لە 15 ساڵی ڕابردووە هەروە خۆشت ئاماژت پێکرد بە هاتنە ئارای زۆرتری ڕەسانەکان میدیا ماسمیدیا و دنیای ارتباطات و پەرەسەندنی ئەم عەرسەیە کە لە ڕابردووە شاید 30 ساڵ بەلەوە بێگومان وا نەبوو بێ وەکەم دەورەی 15 ساڵی ئەخیرە بەشێک لە پرۆژەی شورای ئەمنیەتی ملی جمهوری ئیسلامی و دەستگاهای موازی ئەمنیەتی وەزارەتی اطلاعات ئەو بۆ کەسانێکە لەژێر ناوی خوێندەوار پەژوهشکر نووسەر متەرجم کەسانێکە ڕۆژنامەنەگار ینی زۆر ئاشکرا بە تایبەت بەعزە کەس کە خۆشیان هۆڤیەتی کوردیان هەیە یا کوردن لەسەر ڕسانەکانە دەرکەوتون ڕسانە فارسی و کوردیەکان یا چوزانم دەستیان کردووە بە انتشاری مەجلات و کتێبهایەک بە پشتیوانی ماڵی فراوانی جمهوری ئیسلامی و یا سەفەرهایەکی هەمەلایەنەیە بۆ وڵاتانی جۆر بە جۆر دەست پێ کردووە و لە ڕاگەاندن و لە دنیای ڕسانە و میدیایە ڕنگدانەوەی بۆ چالاکیان بووە لە ڕاستیدا ئەمەش بۆ جۆرێک بەلاڕێدابردننی باسخانی یا گفتمانی بزوتنەوەی کورد بووە بە هەموو وردە گفتمانەکان یا گفتمانەکانی ناوخۆی هەموو بزوتنەوەی کوردیەوە ئەمان هەوڵیان داوە لەم ڕێگەوە ئەم مێژووە چەواشە بکەن
هژگەری کوردە گوایە شرۆڤەکارە یان لێکۆڵەرە بەناو یان ڕۆژنامەوانە بەناو پێم وایە ئەم تەلاشانە سەرڕای ئەوە ڕنگدانەوەی بووە لەناو بەرحاڵ ڕسانەکانە ڕنگدانەوەی بووە لەناو جامعەی کوردستانە ڕق و نەفرەتی زۆری هەڵخڕان و لەناو ئازادی خوازانی بەشی سەراسەریشە لەناو وێزە چەپ و دموکراتەکانیشە تەبعاً زۆر خێرا واکنشی منفی بە شوێن خۆیان هێناوە بەڵام بە هەر حاڵ ڕنگدانەوەی لەناو بەشێک لە ئەفکاری عمومی جامعی ئێرانە داناوە لەبەرەوەی ڕسانە هێژمۆنی تایبەت بەخۆی هەیە بە شێوەیەکی منفی ئەتوانێت ئیستفادەی لێ بکرێت بەڵام بە حاڵ لە کوردستانە ئەم کەسانیش ناسرا و دیارن و دیارە نمایندگی چه گفتمان و گفتارێکەکەن لە سەر ڕسانەکار و لە دنیای ماسمێدیا و ئەوانەیە پێم وایە ئامانجی جمهوری ئیسلامی کەماکان ڕۆشنە سەرمایە گوزاریەکانی لەم ئاراستەیەدا ڕۆشنە و چاوەڕوانی ئەوەیشی زیاتری لێ ناکرێت پێم وایە بەم سازماندەهی ئەم جۆرە کەسانە هیچ وەخت نەگفتمانی ڕزگاری خوازانی گەلی کورد نە چالاکانی سیاسی نە ئەو تەفەکورەی کە لە ڕاستیدا خاوەن خۆوشیاری سیاسی مێژوویی نەتەوەییە لەم بابەتەوە بە ئاسانی بەرپەرش نادرێت و بە ئاسانی بەلاڕێدا ناچێت و چالاکانێکی و ئەحزابی سیاسی چالاکی کوردیش لەم بابەتەوە کەماکان ئۆپۆزیسیۆنی کورد بەگشتی بە ڕسانەکانی خۆیان یا بە چالاکی و فعالیەتی خۆیان تا ڕادێکی زۆر ئەم فعالیەتانەی جمهوری ئیسلامیان یا دەستگاهایی فەرهەنگی و فعالیەتهای فەرهەنگی جمهوری ئیسلامی و ڕسانەیەکانیشان بەرپەرش داوەتەوە بەڵام کەماکان احتیاج بە بەرپەرشدانەوەیکی هەمەلایەنەتر و کارێکی بەرفراوانتر و چالاکیەکی هەمەلایەنەترە من پێم وایە ئامانجەکانی جمهوری ئیسلامیش لەم بوارەدا کامڵەن ڕۆشنە و تاثیرەکانیشی بە چاک و خراپ تا ئەم ڕادەیە دیارە خودی ئامانجی جمهوری ئیسلامی شتێکی تر بوو ئەمانە ئەبزارێک بوون بۆ گەیشتن بەو ئامانجە جمهوری ئیسلامی چاوی بەو دەستکەوتانەی شۆڕش کە لەلایەن خەڵکۆ بەدەزات بوون هەڵ نەیەهات نەیەتوانی کوردستانێک ببینێ کە لەلایەن خەڵک و شۆرا و هێزی پێشمەرگەوە ئیدارەیە بێت نەیەتوانی کوردستانێک ببینێت کە تێیە بە هەر حاڵ نیمچە ئازادی و دیموکراسی و کەش و هەوایەکی لەبار هەیە نەیەتوانی کوردستانێک ببینێ کە بوو بووە مەڵبەندێک نەک تەنیا بۆ خەڵکی کورد و ئازادی خوازانی کوردستان بەڵکو بوو بووە سەنگەرێکیش بۆ هەموو ئازادی خوازانی ئێرانی ئەو بە فکریەتێکی کۆن و دواکەوت و کۆنە پەرستانەی خۆی توانی بووی لە بەشی هەرە زۆری ئێرانە دەست بەسەر دەستکەوتەکانی شۆڕشی 57 تا بگرێت بەڵام لە کوردستانە ئەوەی بۆ نەکرابوو ئەو پێویستی ئەوە بوو پێویستی بەوە بوو ئامانجی کۆماری ئیسلامی ئەوە بوو کە دەست بەسەر کوردستانی شا بگرێت بەڵام بۆ خۆی بە تەنیا بۆی نەکرا پێویستی بە کەرەسەیەک بوو پێویستی بە وەسیلەیەک بوو بە شتێک بوو کە بتوانێت بە کۆمەکی و بە هاوکاری ئەو کەرەسە بتوانێت بگاتە کوردستان لە کوردستان دەنگی خەڵک خەفەکات شۆڕشی خەڵک بایکوت بکات ئەو دەستکەوتانە لە خەڵک بسێنێتەوە و سیستم و سیاست و پلان و بەنامەی خۆیشی لە کوردستان جێگیر بکات ئەو هەدەفی لە دامەزراندنی کۆماری لە دامەزرانی هێزی پێشمەرگەی مسلمان و جاش سرفەن بۆ گەیشتن بە مەبەستەکەی خۆی بوو نەک حتا ئەگەر بوون لە ناو پێشمەرگەی مسلمانی شاکەسانێک لە بواری ئیدۆلۆژیکۆ لەگەڵ جمهوری ئیسلامی بوون جمهوری ئیسلامی هەدەفی هاتنەدی ئاوات و ئارمانی ئەوان نەبوو ئێمە لە بیرمانە لە کاتی خۆیان لە جمهوری ئیسلامی هەمیشە بە جاشەکانی شێوت جاشەکان فقط ئەیانتوانی پاکسازی بکەن خەڵک بدەن بەگیر خۆنیان نەتوانی هیچ جۆرە خزمەتێک حتا بە خەڵکەکەی خۆیان بکەنەوە لە نەزەر جمهوری ئیسلامیۆ ئەمە قسەی من نییە قەسی تەوهینم نییە ئەمە قسەیەک بوو کە جمهوری ئیسلامی و کاتێک کرد ئەو خەڵکی کوردی پێشتێکی گڵاو و خراپ و سەگ بوو ئەوەی سەگی ڕەشوسبی بۆ من فەرقی نییە جا ئەو تەیفەی کە لە بەرەی خەڵکان بۆ ئەو هەر دوژمن بوو و ئەو تەیفەیشی کە لە قاڵبی جاش و پێشمەرگەی مسلمانە بوون بۆ ئەو هەر کەرەسەیەک بوو دوژمنیەوە بوون ئەو فقط ئیستفادەی ئەبزاری لەم نەسڵەیە کرد کە بگا بە مەبەستی خۆی مەبەستەکەیشی داگیرکردنەوەی کوردستان و داگیرکردنی وڵات بوو و بایکوتکردنی شۆڕش و دەستگرتن بەسەر دەستکەوتەکانی شۆڕشا بوو ڕژیم هەرکات پێی باش بووە ئەم هێزەی هێناوەتە مەیدان و شەڕی ئاژاوەگێڕی لە ناو خەڵکی کووردا پێکردووە کومیکبوونی مەسئلەکە لەوەدایە کە لە هەموو ئاژاوەگێڕی و ئەو باشگەریەکانی ئەم هێزە
هێزی ئینتزامی و تەنانەت هێزەکانی سپای پاسدارانیش وەکو لایەنی بەرپرسیاری ڕەسمی دەستەوەستان دەوەستێت و بینەری ڕووداوەکان دەبێت و ئەرکی سەرەکی شەڕ و ئاژاوەکان ئەخاتە سەرشانی جاشەکان. ئەوانەی کە باسکرا تەنها لایەنێکی مەسئلەکەیە و وردبوونەوەیەکی جددیتر دەتوانێت زۆر لە وردەکاریەکانی ئامانج و استراتیژیەکانی خۆفرۆشەکان بخاتە ڕوو. زۆرجار بەسیج و هێزە خۆفرۆشەکانی کورد تەنیا لە بواری سەرکوت و کاری چەکداری چالاک نین و لە زۆر بواری دیکەشدا خەریکی هەڵسوڕان و چالاکین. ئەم هێزانە بە شێوەی هاوبەش و بە پێی بڕیاری دیاریکرا و سەرقاڵی ڕێخستنی ناوەنگەلی وەرزشی، فەرهەنگی، خوێندکاری و زۆر بواری تر لە هەوڵی قۆڕەخکردن و پاوانکردنی ئەم بوارانەدان. ئەگەر سەرنجێکی کورتی ڕێپێوانەکانی 22 ڕێبەندان و هەروەها مانوڕەکانی کۆماری ئیسلامی و چالاکیە کولتوری و وەرزشیەکان لە ناو شارە کوردنشینەکاندا بکرێت، بە ئاشکرا ڕوخساری خۆفرۆشان وەکو تریبوونی سەرەکی ئەم چالاکیانە دەکەوێتە بەرچاو. ئەو کەسانەی تەنانەت شەرمی لە بەرکردنی جلی کوردیش ناکەن و بە شانازیەوە ملپێچ و دیاریەکەی خامنەیی لە ملیاندایە و بێ ئەوەی سڵەوە بکەنەوە کە ئەم ملپێچە نومادی دژایەتی کورد و بزوتنەوەکەیەتی. زۆر جار بینراوە کە خۆفرۆشان و هێزەکانی بەسیجی کورد پلان بۆ داڕێژرا و سیستماتیک لە هەوڵی پەروەردەکردنی نەسڵێکی تازە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ قەیرانە قورس و ڕووخێنەرەکانی داهاتووی دەسەڵات لە هەموو بوارە سیاسی و کۆمەڵایەتیەکان و ئەم هەوڵانە لە ئاراستەی هەمان باس واتە بەرەو ڕووبوونەوە لەگەڵ سەرکەوتنی بزوتنەوەی کورددا خوێندنەوەی بۆ دەکەن. خۆفرۆشانی کوردی ساکە پەلیان هاوێشتووەتە ناو چەندین دامەزراوە و ڕێکخراوی دیکە کە لەلایەن ڕژیمەوە دامەزراوە. ڕێخستنگەلێکی وەکو بەسیجی خوێندکاری، بەسیجی ئیدارات، بەسیجی خاران و هتت کە ئەمانە هەموو لە ئاراستەی بەدواداچوونی سیاسەت و گەڵاڵەکانی ڕژیم لە ئاستی ناوخۆیی و لە دژایەتی بزوتنەوەی خەڵکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات چالاکی دەکەن و ئەندامە کوردەکانیش دەوری تێدا دەبینن. دەکرێ بوترێ کە فاشیستیکردنی حیاتی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگای کوردستان ئامانجی سەرەکی ڕێبەرانی سیاسی ئێرانە و خۆفرۆشان بە هاوکاری هێزی بەسیج و گەڵاڵەکانی ئەم ڕێکخراوەیە بۆ گەیشتن بەم ئامانجە لە خزمەت بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی چالاکی دەکەن. ئەم چەشنە لە فاشیزم دەیهەوێ کە کۆمەڵانی خەڵکی کورد فریو بدات و بە شیرینکردنی دەمیان و بە تێرکردنی سکیان لەم ڕێکخراوە کۆنەپەرستانە ڕێکیان بخات و دواتر ڕۆڵێکی نەرێنی لە دژی بزوتنەوەی خەڵکی کوردستانیان پێ ببینێ. خەباتی ڕزگاری خوازانی یا مافەکانی خەڵک لە هەر حاڵەتێکا چ لە حاڵەتی عادیە چ لە حاڵەتێکی شرایطی سەختی خەفەقان و شەڕ و هەر جۆرە ڕووداوێکی نظامیە لە ڕاستیدا دوو لایەنی هەیە. لایەنێکی ئەوەی خودی ئەم مرۆڤانە خودی ئەم کەسانە مرۆڤایەکن ڕووخاو داڕماو لە هەموو ناوەڕۆیکی ئینسانی خۆیان بە جۆرێکە سەر بە خۆیانە بڕیار بن و ئەرزشەکانی ئینسانی بپارێزن. مرۆڤێکن بێگانە لە ڕابردووی خۆیان، بێگانن لە شناسی نەتەوەی خۆیان و لە ڕاستیدا بەم داڕماوی خۆیان بەم زعف پیشاندانەی خۆیان بە ئاسانیە بن بە داردەستی دەسەڵات، بە ئاسانی لەبەر مەسائل و فاکتۆرهای مادی اقتصادیە لەبەر هەر فاکتۆرێکی نەپاڵ حکوومەت و بن بە بەشێک لە دەستگاهی حکوومەت بۆ بەڕێوەبردنی و لایەکی تریش و لایەنی بکە حاکمیت خۆی ئەوێ بە وەڕێخستن و سازماندەهیکردنی دارودەستەهایەکی تایبەتی خۆجێیی بوومی بڵێ کە ئەساسەن ئەمەیە ڕووی واقعی مەسائلی نەتەوەی مەسائلی هۆڤیەتی ئیسە لە هەر شوێنێکا بێ لەوانە لە کوردستانیش یا لە ناو شوێنەکانی ترسیستان و بەلوچستانیش یا شوێنانی کە کەمە نەتەوەی یا قەومیەکانی تایە و داوای مافی نەتەوەی خۆیان یا مافە سەرەتاییەکانی خۆیانەکەن بۆ دامەزرانی عەداڵەت و ئازادی و دموکراسی لە سەرزەمینی ئابا و ئەجدادی و هەزاران ساڵەی خۆیان
بۆیە لایەنی دووەمیشی یعنی حاکمیت بە پرۆژەیەکی ئاگاهانە هەوڵەدا بە لەوزکردنی هۆڤیەتی ناتەوەی بەدابەزاندنی بۆ سەر سریە مافی فەرهەنگی بە کنترۆلکردنی ئەمنیەتی و بە ڕێخستنی ئەم جۆرە ڕێکەم دووبەرێکیەکی گەورە دروستکە هەم با لە هەموو ئەرزشە نەتەوەییەکان و هەم بە ئیستلاح بە دارودەستەی نظامی لەم جۆرانە بە جۆرێک سایکۆلۆژی جەماوەری خەڵکی کوردیش بخاتە ژێر کاریگەری ئەم جۆرە فعالیەتە خەتەرناکانە و ئەم جۆرە مرۆڤە داڕماوە پیشان بە کە چۆن بوون بەداردەسی دەسەڵات وە کۆمەڵێک ئامانجی ترکە بە جۆرێکی شارەمان پێکرد. وەکو بواری شخصیەتی چاویە من ناتوانم قسەی هەموو خەڵک بکەم بەڵام ئەوەی کە بۆ خۆم بینیم و بیستومە ئەویش ئەوەیە بەڕاستیەکە لە ناو خەڵکامانە بە تەیفێکی منفور و ناوزراو باسییان لەکەن هەر ئەوەی کە پیان ئەوترێ جاش جمهوری ئیسلامی بە دەسەڵات و بە پۆڵ و بە ئیمکانات و بە هەموو شتێکۆ کە هەیەی لە بەشێک لە دنیا قسەیەکات لە سووریە لە لوبناان لە عێراق لە ئەفغانستان ینی لە زۆر شوێن تەسیر و کاریگەری هەیە بە هەموو ئەو دەسەڵاتۆ هەوڵی داوە ناوی ئەم تەیفە وەکو ناوی پێشمەرگە معڕەفی بکات با تۆجە بە خۆشناویە کە پێشمەرگە ناوی پێشمەرگە لە ناو خەڵکایەتی بەڵام نەیتوانیوە ئەوە جێ بخات خەڵک هێشتا هەر پیان ئەڵێن جاش ئەمە وەختێک کە تۆ بیسی پیانەوترێ جاش دنیایەک مانا لە پشتەوە خەوتووە وشەی جاش کەلیمەیەک نییە کە شانازی لە پشت بێ سەرشۆڕیەکی لە پشتە ئەمانە بۆ ئاگداری تەنیا لەلایەن خەڵکی شەوانین لە نظر خودی جمهوری ئیسلامیشە وەکو مۆرای سوختەوانە وەکو ئەبزارایەک وانە کە فقط ئیسفادیان لێکراوە جایسێ من لەناو ئەوانە بۆ خۆیان بەشبەشن عدەیەک لەمانە کۆنە ساواکی عدەیەک بە قەولی خودی ڕژیم ئەرازل و ئەو باش عدەیەک کەسانی منفعەت تەڵاب و عدەیەک بوون لە ناویشیانە تاکوتەرا کەسانێک بوون کە لە بواری ئیدئۆلۆژیک و ئەوە مەبدەئیان بووە ئەوانش بە هەر حەڵ نەیانتوانی و ئەو جۆرەی کە بۆ خۆیان ئەیانەوێ بن لە ناو جمهوری ئیسلامیە ببن ینی تەیفێکیش بوون شایانی باسم ئەوەیش باس بکات لە ناو خودی پەدیدەی جاش و هێزی جاشەکانیش بوون کەسانێک کە واقعەن لە ڕووی ناچاری و نەداری و فەقر و فەلاکەتێک کە کۆماری ئیسلامی بەسەر خەڵکەکەیان داسەپاندووە بەرحاڵەوان خوێندنەوەی دروستیان نەبووە و تەنیانداوە بۆ خۆفرۆشی و تێکەڵیان بوون بەڵام هەرەوەی کە خەڵک پیان ئەڵێ جاش گەورەترین مانایە بۆ تێڕوانینی خەڵک بۆ ئەو نەسڵە خەڵپیان ئەڵە جاشی ترشیان پێ بڵێت تێڕوانینی خەڵکی بێ بۆ ئەوان ئەوانە کەسانێکن کە دەستیان تا ئەنیشک بە خوێنی خەڵک سوورە لە پاکسازی کوردستان شانازی گەورەیانەوە بووە کە لە دژی شۆڕش و لە دژی خەڵک وێساونەتەوە شانازی گەورەیان ئەوەیە کە توانیوانە کوردستان بگرن و بیدەنە دەست دژمنەکەیان لەگەل نەسڵێک مبارزە بکەن لەگەل تەیفێک لە شۆڕژگێران مبارزەکەن کە ئەو تەیفە شۆڕژگێرە بۆ ڕزگاری خۆیشیان خەباتی کردووە تێڕوانینی خەڵک لەسەر ئەو نەسڵە توانێت چی بێ من تەنیاوەڵە مەڵم هەرەوەی کە پیانەڵێن جاش ئەتوانێت تەعبیر لەوە بکات کە تێڕوانینی خەڵک بۆ سەر ئەم نەسڵە خائین و خۆفرۆشە چییە پێویستە بوترێکە ڕێکخراوی پێشمەرگەی مسلمان و ئەوانەی بڕیاری فرۆشتنی نیشتمان و دژایەتی بزوتنەوەی کوردیان کردووەتە لووتکەی بیرکردنەوەکانیان چەندە توانیویانە ئەو ئەرکە بەڕێوە ببن بۆچی مەگەر تەواوی هەوڵە دژمنکارەکانیان تا ئێستاکە تووشی شکست نەبووە مەگەر ئەوان لە مەیدانەکانی شەڕ لەگەڵ هێزی پێشمەرگە میدالیای ترسنۆکی و نەفس نزمیان بەرنەدەکەوت بۆچی مەگەر جیا لە شانازی شەرمەزاری و سوگبوونی خۆیان تا ئێستاکە توانیویانە سانتیمترێک لە نیشتمان بفرۆشن مەگەر خاوەنانی ڕاستەقینەی نیشتمان و ئەو کەسانەی گیانی خۆیان کردووەتە لەمپەر بۆ مانەوەی بزوتنەوەی ڕەوای گەلی کورد ڕێگەیان پێدان بۆ شەوێکیش بەخۆشی بخەون نەک خۆفرۆشان و دەست و پەیوەندەکانی ڕژیم بگرە تەواو هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی نەیتوانیوە چۆک بە بزوتنەوەی ڕەوای گەلی کورددا بدات و ئەم بزوتنەوە ئێستاکەش لەگەڵ گشت هەوراز و نشێوەکانی سەری بەرزە ئەوەی تەنیا سەرشۆڕی بۆ ماوەتەوە خۆفرۆشان و دەست و پەیوەندەکانی ڕژیم بوون ئەوانەی کە
ئێستاکەش لە هیچ کوێی کوردستانی ڕۆژهەڵات جێگەیان نییە و شەرمەزاری مێژوویەکی ڕاستەقینەن. ئەوەی ماوەتەوە بۆیان و پێویستە شانازی پێوە بکەن میدالیای جاشایەتیە بە مۆری خامنەیی. کوردبوتنی 1000 جار پیرۆزتان بێت. ئێمە ساڵی 65 و 6 ناو بەناوە لە ئاوایی وشکێن بووین لە ناوچەی مەریوان 7 نەفەر بووین 7 پێشمەرگەی کۆمەڵە لە دوو ماڵا خۆمان شاردبووە هاتینە دەرەوە سبەی ئێوارەکەی کە لە بڵنگۆی مزگەوت تۆسخۆنڕانی بکەین بۆ خەڵکو و قسە و باسێک بکەین و دوایە بینە دەرەوە لە تەریقی جاشێکەوە کە ئێمە نەمانزانی 3 نەفەر لە ئێمە شەو لە ماڵ ئەو جاشا خەوت بووین بەیانیەکەیشی لە ماڵ هەر ئەو جاشا بووین و سبەی ئێوارەی کاتینە دەرەوە جاشێکە من حەزەکەم ناوی ببەم چونەوە هەموو کەسە زانێت دەور و کاریگەری زۆری بۆ لەو دەست و پەیوەندانەی هیوا تاب بوو کەسێک بوو بە ناوی جەمال وشتێنی. جەمال دەور و نەخشی زۆری بوو لە گرتنی خەڵک و بە گردانی خەڵکە. خلاصە ئێمە سبەی شەوەکەی لە ماڵان هاتینە دەرەوە 3 نەفەرەکەیمە لە ماڵی خۆیان کە وەختێکە زانێ لە ماڵی خۆیانێنە دەرەوە ئیتر هیچ مەترسیەک بۆ سەر ماڵی خۆیان نیەوەتە گوردانی محەممەد ڕەسوول الله لە بیەکەڕە بوو بیەکەڕێژ بۆ ئاوایی وشکێن تقریب لە دقیقە 15 دقیقەیەک ڕێگەیە. جەمال هەر ئێمەینە دەرەوە لە ماڵەکەی پشت هەڵەکە ئێمە پشتەڵەکەین ئەو بێسیمەکات بۆ بیەکەڕە و لە بیەکەڕەوە یەک گوردان زربەت هاتنە ئاوایی لەگەل ئێمە دەرگیر بوون بە هەر حاڵ ئێمە توانیمان خۆشببختانە بە سلامەت دوای شەڕ و چەرمەسەری و ململانیەکی زۆر محاسرە درابووین ناو ئاوایی پڕ بوو لە گرو زربەت بە شەڕێکی دەسەویەخە توانیمان ئێمە بە سلامەت بینە دەرۆ ژمارەیەکیش جاش و پاسدار و شتە تیاچون جابان من یەکشت بڵێم وەکو دەستخۆشانە و سزا و پاداشی جەزا و پاداشی کۆماری ئیسلامی بۆ هەمان جەمال چی بوو وەختێک گەیشتە ناو ئاوایی بە ڕەواڵی کاری خۆی گرو زربەتەکە و گوردانەکەی محەممەد ڕەسوول الله بەشێکی زۆر لەو خەڵکەیان کۆ کردو چون دەستیان لە ئێمە گیر نەبوو بوو چون جەمال گزارشی پێدابوون مەحلوماتی بە جەمال مەحلوماتی دروستی دابوو بەڵام جمهوری ئیسلامی بڕوای پێ نەکرد بوو چون نەیتوانی بوو موفق بێت کە زانی دەستی لە ئێمە گیر نەبوو دەستی کردبووە ئەزیەت و ئازاردانی ئەو خەڵکە و بە تایبەت باوکی جەمال ئەو کات جەمال برایەکی پێشمەرگەی حیزبی دموکرات بوو بۆ خۆی شیکاری بۆ ئیدارەی ئیتلاعاتە کرد باوکیشی پیرەپیاوێکی داماوی بەدبەختی زەحمەت کێش جاشەکان وەختێک گێنە ئاوایی و دوای شەڕ و شۆڕ تەواو بوو جەماعەتێک بۆ خۆیان کوژرا و بریندارە دەن و ئێمەش بە سڵامەت دەرچوین باوکی جەمالەگرن ئەوەندەی لێدەن ئەوەندەی لێدەن باوکی جەمال تاگەیاندیانە بیمارستان گیانی لەدەستدا سەرەڕای ئەو بەدبەختیەش کە هێناین بەسەر بنە ماڵی جەمالە تا ئێستەیش کە من ئەم شتتان ئەرزەکەم هێشتا جەمال بەردەوامە لە جاشێتی ئەوە دەستکەوتی کۆماری ئیسلامی بۆ جاش لە جاشەکانە گەر بپرسی تایسێ کام جاش توانیوەتی یەک نەفەر لە زیندان بێنێتە دەرەوە تایسێ کام جاش توانیوەتی یەک نەفەر معلمی دەرکراو مەحەسڵی دەرکراو کارمەندێکی دەرکراو بباتۆ سەر کارەکە یەک خانەوادەی تەبعید کراو بۆ شارێکی تر بهێنێتەوە سەر جێگاوڕێگای خۆی. بینەرانی بەڕێز لێرەدا گەشتینە کۆتاییەم بەرنامە زۆر سپاسی هاوڕێ ئەنوەریە سەزادە دەکەم بۆ هاوکاریکردنی لە ئامادەکردنیەم بەشە لە بەرنامەکە. سپاس بۆ هاوڕێ سالار پاشایی و هاوڕێ ئیبراهیم کۆنەپۆشی بۆ بەشداریکردنیان لەم بەشە لە بەرنامەی کورد لە سینەمای ئێراندا. ئەم بەرنامە دەتوانن دووبارە لە پەیجی بەرنامەی کورد لە سینەمای ئێراندا لە فەیسبوک ببیننەوە. هەروەها ڕاو بۆچوونەکانی خۆتان لەسەر ئەم بەرنامە بۆ ئێمە بنووسن. سپاس بۆ ئێوە هاوڕێیانی هەمیشەیی بەرنامەی کورد لە سینەمای ئێراندا تا بەرنامەیەکی دیکە ماڵەوە. خلاص